شقامی 100 متری هەولێر ڕۆژانە بوو ماوەی 3 کاتژمێر بەڕۆی ئۆتۆمبیلی بارهەلگردا دادەخرێت. سڵاوتان لێبێت، ئەحمەد مەلات جەمالم لە شقامی 100 متری هەولێر. نوێترین زانیاریتان لەسەر ڕاگەیەندراوەکەی بەڕێوەبەراتی پۆلیسی هاتوچووی پارێزگای هەولێر بۆ دەخەمەڕوو. بێگومان ئەمڕۆ بەڕێوەبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر ڕاگەیەندراوێکی بڵاو کردەوە تێیدا ئاماژەی بۆ کردووە کە ڕۆژانە لە کاتژمێر 6 بەیانی تاوەکو 9 بەیانی لەم مەودایەدا کە تێیدا دەوامی قوتابخانەکان و زانکۆکان دەکرێتەوە فەرمانگەکان دەکرێنەوە بەڕووی هاوڵاتیاندا و هاتوچوویەکی زۆر لەسەر شەقامەکە دروست دەبێت. ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کەوا جەنجالی لە شەقامەکەدا دروست ببێت. بێگومان بەڕێوەبەراتی هاتوچووی هەولێر وەکو ڕێکارێک بۆ ئەوەی کەوا ئەم جەنجالی سەر شەقام نێڵێت، ڕۆژانە لە کاتژمێر 6 بەیانی تاوەکو 9 بەیانی لە ڕۆژی یەکشەمە تاوەکو پێنجشەمە ئەم ڕێگایە بەڕۆی ئۆتۆمبیلی بارهەلگردا دادەخات.